بەرەو دنیاکەمان. بەرجی دووەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. سەرچاوە سەرەکیەکانی میراتی ڕۆشنبیریمان. زۆرێک کۆکن لەسەر ئەوەی کللتور بریتیە لە هەموو ئەو شتانەی کە میلەتێک بە درێژایی مێژوو بەرهەمی هێناون و بە تێپەڕبوونی کاتیش بۆ بەڕەهەندێکی ژیانی میلی یاخود بریتیە لە کۆی ئەو یاسا و ڕێسا ئەخلاقی و کۆمەڵایەتیانەی کە لە نەستی میلەتدا ڕەجیاندا کوتیوە. بە گوێرەی ئەم بۆچوونە هەرچەندە هەندێک تایبەتمەندی بنەڕەتی کللتور جیهانیە، بەڵام ئەوەش ڕوونە کە لە کۆمەلگا و جوگرافیا کۆمەڵایەتیە جیاوازەکاندا کللتورێکی جیاواز فەرمانڕەوایە. بێگومان ئەم جیاوازیەش تا ئەندازەیەکی زۆر هۆکارێکی گرنگ و بەهێزە لە سیستەمە فیکریەکاندا. لەبەر ئەوە دەتوانین بڵێین کللتور بریتیە لەو چوارچێوەیەی کە وەک ئامرازێک تاک دەتوانێت لێوە گوزارش لە بیر و بۆچوونەکانی ڕۆشنبیریەکی دیاریکراو بکات. ژمارەی ئەوانش کەم نین کە کللتوریان بە شێوەیەک لە شێوەکان پەیوەست کردووە بە فیکرەوە و بە جۆرێک ڕاوەیان کردووە وەک ئەوەی بریتی بێت لە کۆی ئەو شێوازانەی کە نەتەوەیەک لە نەتەوەکان بەهۆیانەوە گوزارشتی لە بەها ڕەوشتیەکانی و بیر و باوەڕی و بۆچوونەکانی لە مەڕبوون و گەردوون و مرۆڤ و هەڵسوکەوتە سیاسی و کۆمەڵایەتیەکانی و یاسا و ڕێسای ڕەفتارەکانی دەکات. هەروەها بریتیە لە کۆی ئەو فیکر و هونەر و دابوونەریت و عادەتانەی کە بە درێژایی مێژوو لە چوارچێوەی بیرکردنەوە و جیهانبینی میلیدا لەسەر یەک کۆبوونەتەوە. لە سیستمی کللتوری ئێمەدا وەک موسڵمان پەیوەندی نێوان مرۆڤ و گەردوون و خوا لە سەرەکیترین بنچینەکانە و هەموو چالاکیە زیهنی و فیکری و کرداریەکانمان وەک سەرچاوەیەک دەگەڕێنەوە بۆ ئەم پەیوەندیە بنەڕەتیە. لۆجیکی ئەوروپی مۆدێرن هەموو بیری خۆی ئاراستەی مرۆڤ و شتور و داوەکان دەکات و لە دەرەنجامی ئەمەشدا یان هیچ گرنگی بە حەقیقەتی خوایەتی نادات یاخود وەک بابەتێکی پاشکۆ مامەڵەی لەگەڵ دەکات. لە حاڵێکدا لە سیستەمی بیرکردنەوەی ئێمەدا مرۆڤ و بوونەوەران وەک پێشانگایەک و کتێبێک چەشنی زار و زمان و ئامرازوان بۆ باسکردنی زاتی هەرە مەزن و بەدیهاتوە هونەریەکانی و کار و بارە سەرسوڕهێنەرەکانی. لە لۆژیکی مۆدێرنی ڕۆژئاوادا کە بە پاشکۆی فەلسەفەی یۆنانی دادەنرێت عەقڵی کارا لە تەنیشت بۆچوونی خوایەتی ناکاراوەیە. بەڵام بە پێچەوانەوە لە کللتوری ئێمەی موسڵماندا هەمیشە پەیوەندی نێوان هونەر و هونەرمەند بەدیهات و بەدیهێنەر سەنعەت و خاوەنی سەنعەت دەست بەکارە. ئێمە لە سیستەمی بیرکردنەوەی خۆماندا مرۆڤ و گەردوون وەک ئامرازگەلێک هەڵدەسەنجێنین کە دەمانگەیەنن بە ئاسۆیەکی عیرفانی دیاریکرا و ڕوو لە هونەرمەندی هەرە مەزن دەکەین و بە شوێن ئەودا دەگەڕین. بەڵام خەڵکانی تر تەنها لەسەر ئەنجام و کاریگەریە کرداریەکانی بۆچوونی خوایەتی هەڵوێستە دەکەن و هەموو شتێک دەجێڕنەوە بۆشتان و ڕووداوەکان. جگەلەوەش ئێمە لە پاڵ عەقڵی کارادا هەموو شتێک پەیوەست دەکەین بە چوارچێوەی قورئان و سوننەتەوە. بەڵام ئەوان عەقڵ و ئەزمون بە تاکە سەرچاوەی زانیاری دادەنێن و بە جۆرێک لە جۆرەکان ڕێگاکانی زانست و مەعریفەت تەسک دەکەنەوە. بە کورتی و پوختی کللتور کۆی ئەو چەمک و یاسا و پاڵنەرانەیە کە مرۆڤ دەیانزانێت و باوەڕی پێکردوون و لە ژیانیدا ڕەنجیان داوەتەوە. بە جۆرێک بووە بە بەشێک لە سروشتی و وەک دۆسیەیەکی زانیاری لێهاتووە لە نەستیدا. هەر بۆیە دیاردەیەکی مەعریفیە و هەست بە بوون و کاریگەریەکەی دەکرێت لە کاتە جیاوازەکاندا تەنانەت لە دەمی ئامادەبوونی شعور و ئیرادەشدا. بەڵێ زۆر باوەڕ و عەقڵ و عادەت و دابوونەریتەن کە لە ڕۆحدا دایان کوتیوە و لە نەستیشدا نووسون. بەڵام جار و باردی نەمۆناوەچیەکانی عەقڵ بە یارمەتی هەندێک هۆکار و پاڵنەر ئەم پێکاتانە بێدار دەکاتەوە و زیندویان دەکاتەوە و دەیان خاتە جوڵە و شکل و شێوەیان پێدەدات. جاری وایە ڕێک بە شێوە ڕوون و خاوێنەکەی جاران دەردەکەونەوە، جاری وای شەیە هەندێک ڕەنجیان پەڕیوە و کاڵ بوونەتەوە. بەڵام ئەو پێکاتانە چەند قوڵیش ڕۆچ و بن بەناو دەمارەکانی ڕۆحدا
هێشتا بە تەواوەتی وەک شێوەکەی جارانی ناتوانێت لە ئێستادا خۆی بنوێنێت، چونکە هەموو ڕۆژێکی نوێ جیهانێکی سربەخۆیە. هەموو ڕۆژێک کاتێک هەڵدێت هاوڕێ لەگەڵ تایبەتمەندیەکانی خۆی هەڵدێت و لەگەڵ ئەوانیشدا ئاوا دەبێت. لەمڕۆوە ئێمە نامانەوێت پێکاتەکانی ناو نەستمان وەک شتانێکی کۆن دووبارە بکەینەوە، بەڵکو لە ژێر ڕۆشنایی هەلومەرجە جیاوازەکاندا هەندێک قوڵایی نوێی پێدەبەخشین و بەو جۆرە دەیهێنینە مەیدان. ڕاستتر بڵین ئەو پێکاتانە هاودەم لەگەڵ ڕەنگ و قوڵایی نوێ کە بنەچە و ئەسڵیان ڕاست و ڕوونە سەر لە نوێ دێنەوە ناو ژیانمان. لێرەدا جێخۆیەتی پەنجە بخەینە سەر هەڵەیەک کە بە بەردەوامی دووپاتی دەکەینەوە، لەبری ئەوەی شتە کۆنەکان بناغەیەکی تونند و تۆڵ بۆ شتە نوێیەکان فەراهەم بهێن و تازە ئەوەندەی تر کۆن ڕوون بکاتەوە و گەشەی پێبدات. ئێمە زۆربەی جاروا لە بابەتەکە دەڕوانین وەک ئەوەی دوو کاتی جیاواز و لە یەکدا بڕاو بن و جاری وایە ئەم دوو دەمەی کات دەدەین بە یەکدا و جاری وای شەیە دوژمنایەتیان لە نێواندا ساز دەکەین و هەمیشە دەبین بە هۆکاری کۆمەڵێک قەیران لەسەر ئاستی بناغەکان. یاخود هەندێک جاروتومانە تازەکان بۆنیان پێوە دەکرێت و پاشان دەخرێنە زەبەڵدانەوە، بەڵام کۆنەکان وەکو میسک و عەمبەروان چەند دەستیان بەر بکەوێت ئەوەندەی تر بۆنی خۆش بڵاو دەکەنەوە. بەم جۆرە لە مەڕواریداتەکانی لایەنێکی کات گرفتاری زیادەڕەوی بووین، یاخود بەوتنی چی لە شتانی کۆن و بەسەرچوو سەوز دەبێت پێویستە لە دنیای ڕەنگاوڕەنجی داهاتوودا بە شوێن هەموو داخوازیەکانماندا بگەڕین. بەمەشتەوە و خۆمان بێنیاز کردووە لە لایەنەکەی تری کات و لە ئەنجامیشدا هەم لە چەمکی میلی کات غافڵ بووین و هەم ڕەهەندی گەردوونی بابەتەکەمان فەرامۆش کردووە. لە حاڵێکدا ئێمە ناچارین زەمینەیەکی لەبار بۆ کاتێکی کلتوری نوێ دەستەبەر بکەین کە گەشە بە ژیانی فکریمان بدات و ڕاوەیەکی قوڵی کلتورمان بکەین و بە وردی هەڵی بسەنجێنین. ئەمەش نەک تەنها لە بەرخاتی جوگرافیای ئێستامان، بەڵکو بۆ دامەزراندنی پردێکی توند و تۆڵ و هەمیشەیی لە نێوان خۆمان و دنیای هاوچەرخدا. بە دەربڕینێکی تر لە پێناو پێکێنانی جیهانبینیەکی کلتوری توند و تۆڵ و ڕەگدا کوتا و تەمەندرێژتر لە ناوماندا ناچارین بەهاکانی دوێنێ و ئەمڕۆ و سبەی نەکەین بە قوربانی یەکتر و بە هەمان ئەندازە کراوە بین بە ڕووی بەردەوامی مێژوو فراوانبوونیدا. لە ڕاستیدا کاتی کلتوری وابەستەی چەمکەکانی وەک هەبوونی پێشتر و دواتر پەیدابوون نییە و جیاوازە لەو بۆچوونەمان لە مەڕکاتی ئاسایی کە پێی ڕاهاتوین. پێم وایە وا گونجاوترە بە سەر و کات ناوی بێنین، تەنانەت لەوانەیە سەیرکردنی وەک ئەوەی دیاردەیەکی دابڕاو بێت لە کات لە جێگەی خۆیدا بێت. خۆی لە خۆیدا بەردەوامی کلتور بەندە لەسەر ئەم سەربەخۆیی و دابڕانەیەوە لە کات. بەڵام ئەوەش ڕوونە کە کلتور چوارچێوەیەکی وای هەیە کە شکل و شێوە بە بنیاتی تەواو سەربەخۆی ئەو دەدات و شێوازی پەیوەندیەکانی لەگەڵ هەلومەرجە جیاوازەکاندا دەستنیشان دەکات. لەم ڕوانگەیەوە و لە ناو چوارچێوەیەکی لەم جۆرەدا دەتوانین بڵین کلتور و ڕۆشنبیری بریتیە لە کۆی چەمکە جیاوازەکان و ڕێگا جۆرا و جۆرەکانی بیرکردنەوە و گۆشەنیگا جیاوازەکان و بەها ئەخلاقیەکان و جیهانبینیە هونەریەکان کە هەر یەکەیان وابەستەی ڕاوەیەکن و بابەتەکانی تری هاوشێوەیان. بەڵام کۆمەڵێک بنچینەی وا هەن کە ناچارین هەموو چەمک و شێوازەکانی بیرکردنەوە و ڕاوە و جیهانبینیەکانیان لەسەر بنیاد بنین. کلتوریش بەسەر جەمڕەنگەکانیەوە بە چواردەوری ئەم بناغانەدا بازنەی یەک لە دوای یەک دەچێشێت، هەروەها لەوانەوە خۆراک وەردەگرێت و گەشە دەکات تا لە ئەنجامدا حاڵەتێکی سەر و کات و شوێن وەردەگرێت. قورئان و سوننەت لە پێشی پێشەوەی ئەم بناغانە دێن. بەنیازین لە چەند لاپەڕەی داهاتوودا بە کورتی و لە شێوەی بیرخستنەوەدا ئاماژە بەم دوو بناغەیە بدەین. هەر لە هەمان ئەم چوارچێوەیەدا و لە ژێر ڕۆشنایی ئەم دوو بناغەیەدا کۆمەڵێک زانستی تری وەک تەفسیر، فەرموودە، ئوسوڵی تەفسیر، ئوسوڵی فەرموودە و فقه و ئوسوڵی فقه هەن. بە تایبەت فقه و ئوسوڵی فقه، میتۆدۆلۆژی فقه، هەم لەم ڕووەوە کە بەرهەمی هەوڵ و کۆششێکی جددین و هەم لەم لایەنەشەوە کە سەرچاوەگەلێکی هێندە کراون بەڕووی دەوڵەمەندبوون و فراوانبووندا کە لە مێژووی مرۆڤایەتی داوێنەیەکی تریان نییە.
ئەوە ئەو میلەتانەی خاوەنی ئەم سەرچاوانن مانای وایە گرنگترین شتیان دەستکەوتووە. هەموو شارستانیەتیەک کۆمەڵێک بەهای تایبەتی وای هەن کە شانازیان پێوە دەکات. فقه و ئوسوڵی فقهیش یەکێکن لە هەرە دیارترین بەهاکانی شارستانیەتی ئێمە. بە جۆرێک ئەگەر پێویستی بکردایە ناوێک بۆ شارستانیەتی ڕابردووی خۆمان هەڵبژێرین، ئەوە شتێکی گونجاو دەبوو ئەگەر ناوی شارستانیەتی فقه یان ئوسوڵی فقهمان لێ بنایە. شارستانیەتێکی فقه و ئوسوڵی فقهی وە کە تا سەر پشت دەرگاکانی بەڕووی بیرکردنەوە و حیکمەت و فەلسەفەدا کراون. یۆنانی کۆن شارستانیەتێکی فەلسەفی بوو. شارستانیەتیەکانی بابل و حەڕان عیرفانی بوون. شارستانیەتی ئەوروپی ئەمڕۆژ شارستانیەتی زانست و تەکنەلۆجیایە. لە بەرامبەردا شارستانیەتی ئێمە کە چەندین سەدەیە بەردەوامە شارستانیەتێکی فقه و ئوسوڵی فقهی وایە کە کراوەیە بەڕووی هەموو کەسێکدا و خولگەکەیشی بیرکردنەوە و عەقڵ و لۆجیک و داوەری ژیریە. سەید بەگ و محەممەد حەمیدوڵڵا و چەندین بیرمەندی دیکەش ئاماژەیان کردووە بەوەی کە هەوڵەکان لە مەڕ میتۆدۆلۆژی فقه جددیترین و یەکەمین هەوڵە لە بوارەکانی پێکێنان و بەرەو پێشچوونی کامەڵترین زانستی یاسا و سیستەمی یاسا و کرانەوە بەڕووی سەرجەم چەرخ و سەردەمەکاندا. بە تایبەت ئەم یەکەم هەوڵ و ئەم زانستە لەم ڕوانگەیەوە کە دەتوانێت کاریگەر بێت لە دروستکردن و پێکێنانی زانستی دیکەدا گونجاوە بۆ ئەوەی ببێت بەسەرچاوە بۆ کلتور و شارستانیەتیەکانی تریش. هەمیشە کۆمەڵگە جیاوازەکان خاوەنی سیستەمی یاسایی جۆراوجۆر بوون، هەر لە ڕۆمانیەکان و چینیەکان و هیندیەکانەوە هەتا یۆنانیەکان. بەڵام هەرگیز نە تابلۆی یۆنانیەکان و نە یاساکانی کاسیۆسی ڕۆمانیەکان و نەدەقە یاسایی و بەیاننامە مۆدێرنەکان نەیانتوانیوە بیبەستنەوە بە یاسا و بنچینەی جێگیر و زانستێکی میتۆدۆلۆجی وەک ئەوەی لە سیستەمی فقهی ئیسلامدا دەبینرێت. هەر بۆیە مەحاڵە زانستێکی لەم جۆرە کە بناغەکەی بریتیە لە قورئان و سوننەت و لێکۆڵینەوە و توێژینەوەی پیاوچاکانی پێشین لە میلەتێکی دیکەدا بوونی هەبێت. فەلسەفە بریتیە لە بەرهەمی لۆجیکێکی هەمیشە گەشە سەندوو کە وەڵامدانەوەی پێداویستی و داخوازیەکانی سەردەمە جۆراوجۆرەکانی کردووە بە ئامانجی خۆی. لە شارستانیەتی ئێمەشدا میتۆدۆلۆجی فقه بە درێژایی مێژوو هەمان ئەرچی بینیوە بۆ سیستەمە یاساییەکانمان. فقه و یاسا ئەرچی بەڕێوەبرنی کۆمەلگا لە ڕێگەی ڕێساکانەوە دەگرنە ئەستۆ. هەرچی ئوسوڵی فقهیشە ڕابەرایەتی سیستەمەکانی فقه و یاساکان دەکات. ژیری ساغ و تەندروستیش بە گوێرەی حاڵەتی بابەتەکە بڕیار لەسەر جۆری ئەو میتۆدە دەدات کە لەم ڕابەرایەتیکردنەدا بەکاردەهێنرێن. کاریگەری مەزنی شێواز و میتۆدێکی لەم جۆرەش لەسەر باش حاڵی بوون لە بابەتە یاساییەکان شتێکی ڕوون و ئاشکرایە. لە ڕاستیدا ئەو شتانەی کە دەربارەی فقه و ئوسوڵی فقه دەوترێن بۆ هەموو ئەو زانستانەی دیکەش ڕاستن کە وابەستەی قورئان و سوننەتن. گەرچی لەسەر کتێبە پیرۆزەکانی دیکەش کۆمەڵێک کاری جۆراوجۆر کراون و پەرەب بە هەندێک سیستەم دراوە کە پەیوەندیدارن پێیانەوە، بەڵام کار و چالاکیت شەڕبووەکان لەمەڕ قورئان و سوننەت و ئەو تەفسیرانەش کە خراونەتە مەیدان هەمیشە ڕووداوێکی ناوازەیە و شایانی بەرز نرخاندنە. بەڵێ قورئان چ ئەو تەفسیرانەی کە ڕاستەوخۆ لەلایەن پێغەمبەرەوە بۆی کراوە و چ ئەو تەفسیر و تەویلانەش بێت کە هاوڕێ لەگەڵ ڕەچاوکردنی یاساکانی زمان و شێوازی تایبەتی زمانی عەرەبی و هۆکاری دابەزینی ئاەتەکان لەلایەن زانایانەوە خراونەتە گۆڕێ بووە بە سەرچاوەیەکی دەوڵەمەندی ژیانی فکریمان. بە جۆرێک ئەگەر کەسێک بە شێوەیەکی زۆر سەرپێی و ڕواڵەتیانەش دەی بڕوانێت تێدەگات سەروەتێکی چەند مەزنە. دەکرێت هەموو کاتێک هەمان شتیش دەربارەی فەرموودە بوترێت. بەڵام ئەوەندە هەیە پێویستە کەسانی بە وەفا و خاوەن زیرەکی لێهاتوو خۆیان بکەن بە خاوەنی و باسی بکەن و ڕوونی بکەنەوە. ئەجینە ئەم کانیاوە بە خوڕ و خاوێنانە دەخوازرێت لە ڕێگەی دوژمنایەتی ترسناکی دوژمنان و بێوەفایی یان بێدەنجی دۆستانیەوە لێڵ بکرێن یاخود بە تەواوەتی بە نەبوودا بنرێن. لە ئەنجامدا لەوانەیە خوانەخواستن ماوەیەکی دوور و درێژ وەکو ئومەت ماڵمان پڕ بێت لە ڕازیانە و کەچی بەژانە سک بمرین. دەتوانین لە چوارچێوەی ئەم دوو سەرچاوە مەزنەدا
ئەم بابەتانەی لای خوارەوە وەک سەرچاوە پاشکۆکان ئەژمار بکەین. زانستی کەلام و بابەتە قبولکراوەکانی لای ئەهلی سونەت و جەماعەت و هەوڵدانی بۆ سەلماندنی عەقیدەی ئیسلامی بە یارمەتی بەڵگە عەقلی و نەقلیەکان و ڕەوانەوەی گومان و وەهمەکان لە دەرەوەی دینەکەمان و وەڵامدانەوەی بۆ چوونە فەلسەفیە چەوتەکان وەک شوبهاندن و جیسماندن، بوونی سیفەتە خواییەکان و دەستنیشانکردنی چۆنیەتەکەیان، بابەتەکانی وەک باشتر و جوانی و ناشرینی، هەروەها باسەکانی وەک بەرژەوەندی و ئاسانکاری و عادەت و دابوونەریت و کردارەکان. ڕوونکردنەوەی تەنها یەکێک لەم سەرچاوانە چەندین کتێبی دەوێت. لەبەر ئەوە لێرەدا تەنها بە جۆرێکی گشتی و لە شێوەی چەند تێمایەکی خێرادا ئاماژە بە هەندێک لەم سەرچاوانە دەکەین. 1. قورئان. ئەو کتێبەی کە وشەی پیرۆزی قورئانی لێنراوە چاوی دڵی مرۆڤ دەکاتەوە و هەستەکانی فراوان دەکات و قۆڵی دەبەخشێت بە بیرکردنەوەکانی. جۆرە جیاوازەکانی ڕەوانبێژیەکەی ڕوون و دامەزرا و چواندن و دەق و ڕوخسار و کوردبڕی و ڕوونکردنەوە، هەروەها هێما و نیشانە و خوازە و مەجاز و چواندن و نمونەهێنانەوە و کینایە سەرچاوەیەکی هێندە دەوڵەمەندە کە ژیریەکان سەرسام دەکات و خاوەنی هێزێکی کرانەوە و فراوانبوونی وایە کە بەشی سەرجەم چاخ و سەردەمەکان دەکات. بەڵام ئەوەندە هەیە سوود وەرگرتن لێ یان سوودمەندبوون بە قەدەر گەورەی و قۆڵیەکەی کەمێک بەندە لەسەر کرانەوەی دەرگای بیرکردنەوە بە ویژدانەکان بەڕوویدا. بەڵێ، ڕاستە کە ئەو کتێبە لەسەر و کات و شوێنەوە، بەڵام جاری وایە لاری و چەوتی نیەت یان ڕوانین ئەو لە شوێنی بەرزی خۆیەوەدا دەبەزێنێتە خوارەوە و لە تەسچی بیرکردنەوە ئادەمیەکاندا بەندی دەکەن. ئەوانەی کە ڕوانگەیەکی لەم شێوەیە یاخود لادانێکی فیکریان هەیە هەرگیز ناتوانن ئەو قوڵاییە سەرسوڕهێنەرە ببینن کە تایبەتە بە ئەو. لە ڕاستیدا ئەو ڕۆحە کۆنانەی کە بە چەند بڕیارێکی لە پێشین کە لە بچەیان لە دەستی بیرکردنەوەی خۆیان توند کردووە، لە هەر کات و ڕۆژگارێکدا بژین هیچ کاتێک ناتوانن پەی بەنهێنیەکانی ئەم کتێبە ببەن کە لە دەربڕین و ڕەوانبێژیەکەیدا بێهاوتایە و ناتوانن خۆی و ئاسۆ موعجیزە ئاساکەی ببینن. ئەو هەمیشە کتێبێکی لووتکێیە و ئاسۆی مرۆڤ تێدەپەڕێنێت و شەپۆ لە جۆرا و جۆرەکانی تەفسیر و تەئویلیش دەیکەن بە گوفتارێکی بێوێنە. بەڵام بۆ ئەوانەی کە بە دڵێکی پاکەوە سینەی خۆیانی بۆ دەکەنەوە ئەو کەرەمێکی خواییە بۆ مرۆڤایەتی، ناسینی ئەو گەڕانەوە بۆ لای لە هەموو بابەت و گرفتەکانیشدا بەختێکە لەسەر و هەموو بەختەکانی ترەوە. بەڵام داخۆ چەند کەسەن ئاگاداری ئەم بەختەوەریان. لە ڕاستیدا بەبێ پەنابردن بۆ ڕووناچی ئەو هەروەک ئەستەمە هیچ کێشەیەکی مرۆیی چارەسەر بکرێت، بە هەمان جۆر مەحاڵیشە بەبێ ئەوەی گفتارە بە پێزەکەی ئەو بکرێتە بناغا بەختەوەریەکی دوورمەودا بۆ مرۆڤ دەستەبەر ببێت. هەتا ئەمڕۆ چەندین مامۆستای وشە پەیکەری ئەفسوناویان لە کەرەستەکانی ڕەوانبێژی ساز کردووە و چەندەها بیریاریش سیستەمی فەلسەفی و نمونەییان دامەزراندووە. بەڵام هەنووکە هەموو ئەو پەیکەرانە ورد و خاش بوون و سیستەمە نمونەییەکانی ژوەک چەندێڕێکی یادگاری ڕەنگپەڕی و ماونەتەوە لە دووتوێی لاپەڕەکانی مێژوودا. ئەگەر گفتار و دەربڕینێک هەبێت کە لەو ڕۆژەوەی بەسەر ئاسۆی مرۆڤدا هەڵهاتووە هەر بە تازەیی مابێتەوە، ئەوە ئەم قورئانەیە و سیستەمێکیش هەبێت مرۆڤ بگەیەنێت بە کەناری ئارامی و ڕزگاری تەنها ناوەڕۆکی ئەم پەراوە پیرۆزەیە. لە گفتاری ئەودا هێزێکی ڕاکێشەری هێندە ڕوون و ئەفسوناوی هەیە کە دەنجی بە هەرجەیەک بگات ئیدی وتەکانی تر وەک شتانی پڕوپوز دەردەکەون. لە هەمبەر دەوڵەمەندی ناوەڕۆکەکەشیدا زێڕەنگەرانی بیر و سیستەم وەک سوالکەریان لێدێت. ئەم کتێبەی کە وەرجێڕی حەقیقەتی مرۆڤ و بوون و بەدیهێنەرە ئەوەندە بە وردی حەقیقەتی ئادەمیزاد شیتەڵ دەکات و هێندە هەستیار و هاوسەنگانە شتان و ڕووداوەکان هەڵدەسەنجێنێت بە جۆرێک ئەگەر هەر کەسێک سەرنجێکی کەمی لێ بدات نزیکە بە چاوی خۆی لەو سەری ئەم شیکردنەوە و هەڵسەنگانەدا ڕەهایی ببینێت. لەبەر ئەم هۆیە ئەو مرۆڤانەی کە خاوەن دڵ و ڕۆحن و توانیویانە لە دەرگای ئەو قورئانەوە بچنە جیهانە ئەفسوناویەکەیەوە ئیدی هەر شتێک لە ڕۆحی خۆیاندا وەک پێڕست و پوختە هەستی پێ بکەن لە شێوەی کتێبێکی ڕوونکەرەوەی دوور و درێژدا لە گەردووندا دەیبین و ژیانیان لە جیهانی هێمە و ئاماژەکاندا بەسەر دەبەن و
هەمیشە وەک گەشتیارێک بەرەو ڕووی ئەو دەڕۆن. بەڵێ، ئەم کتێبە بە جۆرێک ئاسۆی عیرفانمان ڕۆشن دەکاتەوە. کاتێک مرۆڤ بە چاوساغی و ڕابەریەتی ئەو ڕوە و عەرشی کەماڵاتی دڵی خۆی هەنگاو دەنێت، نەهەست بە نامۆیی ڕێگا دەکات و نەدووچاری چەقینی بیرکردنەوە دەبێتەوە و نەتووشی خنکانی ڕۆح دەبێت. لەم ڕێگایەدا کە پێکەوە و لە ناو یەکدا هەست بە زانست و هەیەجان، ئیمان و مشاهدە، قورسایی کۆڵی پشت و ئاسوودەیی، پەیوەستبوون بە ڕێسا و هەستکردن بە ئاساییش دەکرێت. ئەم گەشتیارە هەردەم بەرەو لووتکەکان ڕێدەکات، بەرز دەبێتەوە بۆ لووتکە دەست پێ نەگەیشتوەکان و دەگات بە ئاسۆیەک بۆ بینینی ڕوخساری گەشی بەختی خۆی. ئەم کتێبە بەهێما و ئاماژەکانی تیشک دەخاتە سەر قوڵاییەکانی ناوەوەی مرۆڤ و گەردون و فراوانی ڕۆحی ئادەمیزاد و ڕەهەندە گرنگەکانی وەک هەست و شعور و ئیرادە و دڵ و ئامانج و مانای بەدیهاتنی ئەم بوونەوەرە ناوازەیەی کە بەدیهاتنەکەی لە هەمان کاتدا بە لەدایکبوونی گەردونیشدا دەنرێت و بەرزی توانە و لێهاتنەکانی و فراوانی بازنەی کاروبارەکانی و مەزنیە شاراوەکەی و ئارەزوو ئاوات و خۆزگە و جۆش و خرۆشەکانی. بەڵێ، ئەم کتێبە بە جۆرێک ئەم بابەتانە ڕوون دەکاتەوە کە زانستەکانی وەک فەلسەفە و کۆمەڵناسی و زیندەوەرزانی و دەروونناسی و پەروەردە تەنانەت بە خەیاڵیشیاندا نەهاتووە. کەسێک ئەم کتێبە بناسێت، باوەڕ ناکەم پێویستی بە سەرچاوەیەکی تر جگە لە حاڵەتی شیکردنەوە و ڕوونکردنەوە و وردەکاریەکان هەبێت لە بابەتە بنەڕەتیەکانی پەیوەندیدار بە مرۆڤ و گەردون و خوادا. لە ڕاستیدا ئەم کتێبە کە نە فریشتەکان و نە ڕۆحانیەکان و نەجنۆکەکانیش ناتوانن لێی بێنیاز بن، یەکەمین و گرنگترین سەرچاوەی میراتی کلتوریمانە. ئەو شتانەی لێرەدا هەوڵماندا دەربارەی ئەم کانیاوە پیرۆزە بیڵێین هیچ نەبوون جگە لە چەند ئاماژەیەکی کورت و پوخت.